بەخشندەی میهرەبان سەڵاتان لەبێت بەڕێزان پەرلەمانی عێراق بەردەوامە لە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای ساڵی 2023 و 24 و 25 عێراق و بڕیارە دوای جەژنیش راپۆرتی لیژنەی دارایی پێشکەش بکرێت و دواتر پسند بکرێت لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا گفتوگۆکانی ناو پەرلەمانی عێراق لەبارەی پرۆژە یاسای بودجە بەکوێ گەیشتون و پشکی هەرێم ئایا کەم دەکرێت زیاد دەکرێت و ئایا موچە خۆران زامن کرا و چی تێدا ئەم پرۆژە یاسایە و سەبارەت بۆش کە موچەی مانگی چوار چی بەسەردەی لەسەرەوەش قسە دەکەی وەسەر تێبینەکانی لیژنەی داراییش کە کۆمەڵێک دوێنێ شەو راپۆرتی لیژنەی دارایی خوێنرایەوە کۆمەڵێک تێبینیە بوو لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر بەختیار شاوەیس پەرلەمانتاری پێشوو عێراق لە ستۆدیۆ هەروە بڕیارە کاک سۆرا عومەریش لە بەغدادەوە لەگەڵمان بێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق و ئەوەی کە پێویستە بە هەرێم پشتی هەرێم چۆنەوە زامنی موچە و پرۆژە دەکات ئەگەر وەک خۆی پەسەند بکرێت یاخود مەتیزمەت شتێکی هەیە دەستکاری بکرێ ئەو لە سەدا 12 بەڵێ زۆر سپاسی کاک حەکیم بنای خۆی گەورە سڵاو و ڕێز بۆ تەواوی بینەران بەتەکیت ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی گرنگە کە پرۆژە یاسای بودجێ لە کۆمەڵی ڕەهەندەوە من بە گرنگی ئەزانم لە ڕاستیە بۆ یەکەمین جارە کە عێراق یان با بڵێن حکوومەتی عێراقی 3 ساڵ لەسەر لە یەک پاکێجاواتە لە یەک پرۆژە یاسایە بە ناوی پرۆژە یاسای بودجەی ساڵەکانی 2023 2024 و 2025 دەنێرێتە پەرلەمانەوە. ئەمە لەلایەکی ترەوە ئەگەر سەیری یعنی ناواخنی پرۆژە یاساکە بکەین و ئەتوانین بڵێن لە تاریخی عێراقا ئەمە یەکەمین پرۆژە یاسایە لە ڕووی حەجمی و گەورەی و قەبارەی پرۆژە یاسای بودجەوە کە بڕەکەی نزیکەی بڵێن 200 تریلیۆن دینارێکە بێ 199 تریلیۆن بۆ 200 تریلیۆن دیناری عێراقیە کە تا ئێستا هیچ کاتێک قەبارەی هیچ پرۆژە یاسایەکی بودجە لە عێراقا بۆ شێوە نەبووەوە لەو کاتانەیشە کە نەوت لە ساڵی 2013 و بۆ پێش چواردە گەشت بووە نزیکەی 120-150 دلار پرۆژە یاسای بودجە لە 120 میلیار دلار تێنە ئەپەڕی. خاڵێکی تر خاڵی سێیام ئەگەر ئێمە بە وردی سیر بکەین ئەمە بۆ یەکەمین جارە لە ناو پرۆژە یاسایە پشکی هەرێم پێش ئەوەی دیاری بکرێ و یان مناقەشە بکرێ زەمینە سازیەک هاتووەتە ئاراوە و ڕێککەوتنێک هەیە جایتر ناوی ڕادەستکردنە ڕێککەوتنە مهمەوەیە تەفاهمێک دروست بووە بەر لەوەی کە خوێندنەوەی بۆ بکرێ بەر لەوەی کە حکوومەت ئەم پرۆژە یاسایەوە تا حکوومەتی عێراقی بینێرێتە پەرلەمان خۆی ڕێککەوتووە لەگەڵ لایەنی تر کە ئەویش هەرێمی کوردستانە تەڕەفی دووەم بۆیە ئەمە ئەتوانم بڵێم بە خاڵێکی ئیجابیدا ئەندرێ بۆ خەڵکی کوردستان لە ساڵانی پێشووتردا پێچەوانە بوو پرۆژە یاساکان کە ئاهاتە پەرلەمانەوە طبعاً ئەوەی تیا دیاریەکرا کە هەردوو تەڕەف پێویستە پابند بن بەم یاسایەوە لە دوای مسادقەکردنیان دەنگدار لەسەری و ئەوەی تێدا جێگیرەکە بۆ منە حکوومەتی هەرێم بڕی 250,000 بەرمیلی ڕۆژانە تەسلیم بکە و لە کۆتاییشە شتێکی تیا بوو کە ئەمە ئەتوانین بڵێن هەموو جارێک شتەکانی عکسە کردەوە ئەویژەوە بوو ئەگەر تەڕەفێک ئیلتیزام نەکا بە ئەم یاساوە ئەوە تەڕەفی دووەمی ژەتوانێت ئیلتیزام نەکەەوە بۆ هەموو ساڵە تێپەڕی لە دوای 2014 ئەتوانم بڵێم نزیکەی 8 ساڵ هەموو ئەو شتانەی کە هەبوو لە ناو موازنەدا حبری سەر وەرەق بوون و بە جێبەجێ نەئەکرا ئەم ساڵ جیاوازترە پێشەوەی بێت و پێشەوەی بخرێتە ناو موازنەوە ڕێککەوتنێکی کۆنکرێتی کرا لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی و خودی ئەم ڕێککەوتنە هەر کە پێوترە ڕێککەوتنی وەقتی بۆ لەبەرەوەی کە موازنەت ئەبێ بە یاسا پرۆژە یاسای موازنە کە ئەبێ بە قانونی موازنە واتە یاسای بودجە ئیتر ڕێککەوتنەکە کۆتایی پێدێت
بەو یاسایە جێبەجێ ئەکرێت و ئەخرێتە بواری پراکتیزەکردنەوە کە ئەمە بۆ خەڵکی کوردستان من پێم وایە دەستکەوتێکی باشە بێت ومێدمانەیە ئینشاءڵڵا کە باش لە داهاتوودا ئەم کێشانە وردە و لە چارەسەر باش بەزەوەی کە بەرەزوت تایبەتمەندی بۆ نمونە گەورەترین بودجێ لە مێژووی عێراقدا و بۆ 3 ساڵیشە بەڵام لیژنەی دارایی تێبینی هەبوو هەم لەسەر قەبارەکەی کە زۆر گەورەیە لیژنەی دارایی راپۆرتیان بڵاو کردو جەنابیش خوێندوتەوە و لەسەر 3 ساڵەکەش پێ دەتوانن کەمی کەنەوە یاخود ڕێگەری بۆ حکوومەت دروستکەن 3 ساڵ نەبێت بودجەکە ناو پەرلەمانە من طبعاەوەی هەردووکی ڕوونەکەمەوە یەکەمیان ئەوەی کە پەیوەندی بە 3 ساڵەکەەوە هەیە ڕاستە لە ناو کوتلە سیاسیەکان و لە ناو پەرلەمانتارەکانە ڕەئی جیاوازەیە لەسەر ئەمە و تەناقوز هەیە لە ڕەیانە سەبارەت بەوەی کە هەندێک پێیان وایە کە بە کەڵک نایە کە لە یەک کاتا 3 پرۆژە یا 3 ساڵ پرۆژه یاسای 3 ساڵ لە یەک پاکێجە دەنگی لەسەر بدرێ و پێیشیان وایە ڕەنگە مبڕێری مەڵتەقیشیان هەبێ کە سعری نەوت مەرجنیە بەو شێوە بمێنێتەوە $70 کە دیاری کراوە ڕەنگە بێ بە $30 $50 کەس نازانێت ڕەنگە بێ بە $100 بە هەر حاڵ ئەوە خی گەورە ئەزانێەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ئەوان پێیان وایە ئەو سعری کە ئێستا لە بازار ڕاهەیە سعرێکی بەرزە لە ئاستی جیهانیدا و زیاتر پەیوەندی بە ئەو کێشەی ئۆکرانیا و رووسیا کە مەسلەی غاز و نەوتی تیاین بووە بۆی ئەمە ڕاستە ئەم تەناقوزە هەیە و ئەو دەنگە هەیە بەڵام من پێم وایە مادام حکوومەت ناردوێتی و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە و ئێستا خوێندنەوەی دووەمیشی بۆ ئەکرێ و لیژنەی دارایی راپۆرتی خۆی پێشکەش کردووە پێم وایە بەرەوە چێ پەسەند کرێ بەس یەک شتەیە بە ئەوەی حەزەکەی باوشتە کاکسۆران وەرگین پێماوە فەلەیە توای دێمەوە خزمەتت کاکسۆران سوپاسی ئامادەبوونی جەناب شت دەکەین خوێندنەوەکان بەکوێ گەیشتون و چی تازەیە لەبارەی تێبینیەکان لەبارەی پرۆژە یاسای بودجە و پشکی هەرێمیش بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزم بۆ کاک دکتۆر و بۆ بەڕێستان بۆ بیسەران لە دوێنێ شەوەوە خوێندنەوەی دووەم واتە گفتوگۆی راپۆرتی چەند لیژنەیەکی پەیوەندیدار کە لیژنەی دارایی و لیژنەی تەخطیطی ئیستراتیجی و لیژنەی ئابووریە گفتوگۆیە کرێ و پەرلەمانتاران فراکسیۆنە جیاوازەکان بۆ چوونی خۆیان ئەخەنە ڕوو و لایەزان کۆبوونەوە کە بەردەوامە بەڵام ئەوەی کە تێبینیە کرێەوەیە یاسای موازنەی 2023 چۆن هاتووە ئەو پێکاتەیە کە ئێستا لە حکوومەتە بە ناوی ئیدارەی دەوڵەت دەیانوێت ئاوات بڕوا ناکەم هیچ گۆڕانکاریەک کە پێویست بێ قوبوڵی بکەن هەر بۆیەش هەلایان کرد لەوەی کە لە پێش دەژنا خوێندنەوەی دووەم و گفتوگۆی موازنە دەست پێ بکات تەسوی تێمێنێ ئەخرێتە دوایی وەکانی جەژنە بەسەبات بە پشکی هەرێم هیچ دەستکاری دەکرێت زیاد و کەم و ئێستا قەبارەکەی چەندە وە زەمانەتی موچە پرۆژە ئەوە دەکات و بژانەوەی ئابووری هەرێم خۆی پشکی هەرێم وەک کاک دکتۆریش ئەوەندەی گوێم لێبوو ئەم ساڵ قۆناغێکی نوێیە ئەوە نەما چەنە دەی چەند نادەی پابەندەبی پابەند نابی ئەو قۆناغە گۆڕاوە بەوەی کە ئەم جارە نەوت لە بەردەستی سۆمۆیە و تا ئێستش ئەوەی کە هۆکار بۆ دواکەوتنی هەناردەکردنەوەی نەوت پەیوەندی بە هەندێک لە وردەکاری ڕێکەوتنی نوێی هەناردەی نەوت و نرخەکان و ئەو بابەتانەیە کە ئێستا هێشتا گفتوگۆکان لەسەری بەردەوامە و کۆمپانیایانەی نەوتەکڕنکرێی بۆریەکە بۆری و کرێتی زۆر دانراوە و هەربەرمیل $5 بووە ئێستا عێراق ڕازی نییە بۆەوە 1 پۆینت شتێک چەند کە بۆ هەربەرمیلێک دەدا ئەمانە هەندێک گرفتن بەڵام دوجار سۆمۆ نەوتە فرۆشیە و لە شێوازی مامەڵەکردنی واریداتەکەشا تۆزێک گرفت و گفتوگۆ هەر هەبووە بەڵام دوجار ڕێگاچارێکی تر نییە جگەلەوە پشکی هەرێمی کوردستان ئەم جارە تا ڕادەیەک دوو هێندەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە ناوی ئابووری سەربەخۆوە وە خەڵکی کوردستانی هێناوەتەوە کاک سۆران بەس
دوو هێندەی ئەوەیە کە حکوومەتی هەرێم بە ناوی فرۆشی نەوت و ئابووری سەربەخۆ بۆ خەڵکی کوردستانی وەجگە لەوەی مەسوودمەند دەبین لە کۆمەڵێک مەحرومیەت کە هاوڵاتی عێراق لە بوارەکانی تری سوتەمەنی لە پێشینەکان لە زۆر بواری ترا هەیبووە و بەهۆی تەسلیم نەکردنی نەوتەوە خەڵکی کوردستان لە زۆر شت سەبارەت بە موچەی مانگی چوار هیچ کێشەیەکی بۆ دروست دەبێت جگە بڵێن لەوەی کە سوودانی وتوێتی پارە دەنێرن تاپەسیمکردنی بۆجە و ئێستا باز دەوەکێ بە تەنکەر نەوت دەفرۆشرێت لە هەرێم لە ناوخۆ بۆ تورکیا بۆ ئێرانیش باز دەکەێت دەڕوات و داهاتی ناوخۆیە هیچ کێشەیەک بۆ موچە هەیە بۆ مانگی چوار موچەی مانگی چوار مەوەسم کێشەکە ئەوەیە کە زیاتر لە 20 ڕۆژە هەناردەی نەوتی هەرێم ڕاوەستاوە داهاتی موچەمان داهاتمان لەسەر نەوت بووە و حکوومەتی هەرێم خۆی بەم دۆخە موچەی پێ نادرێت هۆکارەکەش هەرێم نییە هۆکارەکە عێراقا بە پێ ئەو ڕێکەوتنەکاتی تا یاسای بودجە پەسەندەکرێت دەبێ ئەوان بچنە ژێرباری ئەوەی بەشە بودجەیەک بۆ هەرێمی کوردستان بە ناوی قەرز سولفە بنێرن بۆی کە خەڵکی کوردستان مافی خۆیەتی موچەی وەرگێ لە کاتێکا کە نەوت ئێستا عێراق هۆکارە بۆی ڕایکی بەزمە وەسمەوێت لەوەی کە بە تەنکەر دەفرۆشی لە ناوخۆگەر داهاتەکەی دیار بێ لە داهاتی ناوخۆ لەوەی عێراق دەینێرێت کە سوودانی وتوێتی پارە دەنێرن کێشە دروست نابێت خۆی فرۆشتنی نەوت لەمە بەدوا بە بۆری سۆمۆی فرۆشێن ناوخۆش ئەگەر داهاتەکەی دیار نەبێ پێوترێ قاچاق و پێوترێ بردن لەو کاتێک کە ئەوان لە ساڵ 60 داهاتیان بە بۆری بردووە و بە ناوی جۆرا و جۆرە بە دڵنیاییەوە هەر ڕێگایەک بدۆزنەوە بۆ ئەوەی کە قاچاق بە قاچاق نەوت بفرۆشتن بە تەنکەر بیفرۆشتن بێن بە پاڵاوگەنە یاساییەکان درێغی ناکەن لەوە بەڵام ئەوەش لە قۆناغی داهاتوە لەژێر چاودێری و بەدواداچوو نادەبێ هەروە بە ئاسانی ناتوانن ئەو تەهریبە بەردەوام بەڵێ سەبارەت بەو داواکاریانەی کە هەتان بووە ئەوزەم داواکارێکتان پێشکەش بە لیژنەی دارایی کردبوو ئەگەر بە کورتی خاڵە سەرەکیەکانمان بۆ باسکەی دوای لەسەر پاشەکەوتی موسەش پرسیارێکم هەبوو داواکاریەکان بۆ نمونە یەکێکیان ئەوەیە کە محکەمەی ئیتیحادی بڕیارێکی هەیە لە 2022 لەسەر هەڵۆشاندنەوەی یاسای خانەنشتنی هەڵۆشاوی عێراقە لە هەرێم تا ئێستا هی 2006 کاری پێکرێ ئیلزامی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی کردو بە جێبەجێ یاسای یەکگرتووی خانەنشتنی عێراق کە ئەمە کاتی جێبەجێکردنی ئەوەیە کە خانەنشینان موچەیان هاوتای خانەنشینانی عێراق بێ و ئەو جیاوازیە نەمێنێ لە کاتێکە عێراق ئێستا بەشە بودجە دەنێرێ ئێمە داوامان کردو بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی جێبەجێ بکرێت لە سەر یاسای خانەنشین ناکرێ عێراق پارە بنێرێ و یاسای خانەنشینی هەڵوەشاوەی کارپێنەکراوی عێراق لە هەرێم کاری بێ خاڵێکی تر ئەوەیە کە دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرامبەر نەوتەکان سوودمەند بن وەکو وەرە هاوڵاتی عێراقکە داهاتی نەوت دەچێتەوە دەستی سۆمۆ فرۆشی نەوت دەچێتەوە دەستی سۆمۆ و داوای بەشێک لە بودجەمان کردووە بۆ ئەو ناوچانەی کە بەدەستی ڕژێمی لە ناوچوی بەعزیانیان لێ لە 1960 تا 2003 بە نمونە قەڵات زێ سەید سادق داوای ئەوەمان کردووە کە هەڵەبجە ئێستا وەکو پارێزگای 19 هەم خوێندنەوەی یەکەم بۆ استحداسی زیادکردنی پارێزگای 19 هەمی عێراق ئەنجام دراوە بودجەیەکی بۆ دابنرێ بۆ ئەم پارێزگای نوێیە چونکە پێچووی هەیە پێداویستی هەیە تاکو پارێزگایەکی نوێ دابمەزرێ وە چەند داواکاریەکی ترمان کردووە کە بۆ نمونە ئێمە جوتیارانمان گرفتی ئەوەیان هەیە سوودمەند نابن لەو پێشینانە و لەو دعمەی کە بۆ جوتیاری عێراق دەکرێت لە مادەی لە مەوادەکانی تری پێداویستی داجوتیار و پێشینەکانی کە لە عێراقا هەن بۆ زۆر بوار کە هاوڵاتی هەرێمی کوردستانی لێ مەحرومە بن لە دوای ئەم ڕێکەوتنە لە دوای یاسای بودجەی عێراق دەبێ هاوڵاتیانی هەرێمیش حاڵی هاوڵاتیانی تری ناوەڕاست و خوارویان هەبێ بۆ پێشینانە بەڵێ بە کورتی دوو پرسیاری سوپاسەکەمیکیان لەسەر پاشەکەوت هەڵایەک دروست بوو لەسەر پاشەکەوت ینی دەنگۆیەک بڵاو بۆ سەبارەت بەوەی کە واژوتان نەکردووە
سەوارد بەدانەوەی پاشەکەوت و ئەوە چۆنەوە سەبرەکەی پاشەکەوت زۆرە ئێمە پێشتر لە پێیان ڕاپۆرتێکمان کرد 24 تریلیۆن دینارە ئەوەی لە حکوومەت هێرێمیانی بودجێ هەرێم بەقەدەر ئەو پاشەکەوتی موچە نابێ ئەوە چۆنە ئەوەی کە و هەڵای دروست بووە وڵاهی بەداخەوە ئەوە برادرانی نەوەی نوێ کە هاتوونەتە ئاستی پەرلەمانتاری دەبێ بە جۆرێک مامەڵە بکەن یەکەم ڕازگۆ بن لەگەڵ خەڵکە و بە شێوەیەکی ئەخلاقی میهەنی کار بکەن ئەوانە چوون وەرەقەیەکیان بردووە بۆ لای پەرلەمانتارانی غەیری کورد نەیان هێناوە بۆ ئێمە نەمان دیوە ئێمە لە فەیسبوک بیانە کە گوایە ئەوان داوایان کردووە پاشەکەوت بگێڕدرێتەوە ئەسڵەن ئەم داوایەی کە تۆ ئیمزای بۆ کۆ بکەیتەوە و بە شێوەیەکی تر بە خەڵکی بڵێ کە ئێمە ئەوە تا ڕەزامەندی درا پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم عێراق بیداتەوە واتە تۆ دێی ڕووی حکوومەتی هەرێم سپیەکەیتەوە کە ئەو پاشەکەوتی نەکردو حکوومەتی عێراق پارەکەی لەکەن نەخێر ئەو پارەیە لە گردنی حکوومەتی هەرێمە لەو پارەی نەوتەیە کە بە نادیاری ماوەتەوە و بردویانە و موچەی خەڵکیان بڕیوە نابێ ڕووی حکوومەتی هەرێم سپی بکرێتەوە لە مەسەلەی پاشەکەوتا بخرێتە ئەستۆی عێراق ئەمە یەک دوو ئەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە کە ئێمە واژۆ لەسەر ئەوە ناکەین یعنی ئەمە درۆیەکە کە عیبە پەرلەمانتار بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بیکە ئەمە کارێکی پۆپۆلیستیانەی گەمەکردنە بە شعوری خەڵک بە داخوازی خەڵک بە چاوەڕوانی خەڵک وەکو مەسەلەی نەوتی سپی و زۆر بواری تر کە کاتێک بەڕێ سەرۆکی پەرلەمان لەسەر داواکەی منی نووسیوە لیژنەی مالی ئیمزای کردووە یعنی تۆبی بە تەسلیمی لیژنەی مالی بکە لە بری ئەوەی خۆت بیبەی من قوتێکی خەمە سەر ئیمزای خۆمە بۆەوەی ئیحالە بکرێ ئەمە ڕەزامەندی نییە ئەمە گێڕانەوە نییە ئەمە گەمەکردنە بە شعوری موچەخۆرانی خەڵکی کوردستان کە حکوومەتی هەرێم لە ساڵی 2014ەوە غەدری لێکردوون موچەی بڕیون پاشەکەوتی کردووە پێی نەداون ئەمە لە گردنی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پێی خۆشە هێزێکی وابێ بڵێ لە عێراق و بەیانی بڵێ کاکە خۆ لای ئێمە نییە ئەوە نیە هێزێکی ئۆپۆزیسیۆن چووە لە عێراق داوای موچەکەتانە کات و عێراق نایدا بۆیە بەڕاستی ئەمە زۆر عیب بوو بۆ خۆیان و کاک دکتۆر بەختیار چەند ساڵە لە پەرلەمانی عێراق بووە دەزانێ من کاتێک دێم واژۆیەک لە تۆ داواکەم ئەوە منم واژۆیەکە خەمە بەردەمی تۆ ئامادەی واژۆ بکەی یا ئامادەنی کە تۆ واژۆیەک بۆ من نەخەیتە بەردەستی من خەڵکی کوردستان واتێ بگەێنرێ وەڵا ئەمە ئیمزا کرا و کورد غەیری ئەم جەماعەتە پۆپۆلیستە کەس ئامادە نەبووە ئیمزای بکە ئەمە کارێکی زۆر نائەخلاقیە و بەداخەوە برادەرانە معارەزەیەکی مزەیەفی ناشرین هاتوونیانێ بەم درۆ دەلەسە سەوت کۆکەنەوە کە لێرە بەڕاستی لە بەغدا ئەو درۆ دەلەسەیان بۆ ناچێتە سەر خەڵکی کوردستان گوناحە مەشاعیریان داخوازیان موچەی پاشەکەوتکراویان بکرێ بە درۆیەکی پۆپۆلیستیانەی مزایدەی ناڕاستە نە لە پرۆژە یاسای بودجێ عێراق شتیوابوونی هەیە مەبلەغی 12 ملیارد دۆلار تۆ بێی وابزانی بە 50 ئیمزا کە خۆت ئەلە و کافریایە کۆت کردوتەوە عێراق چێتە ژێرباری ئەوە کاک دکتۆرە زانیە پەرلەمان دەسەڵاتی ئەوەی نییە 1 دینار لە موازنە بخاتە سەر ئەو 199 تریلیۆنەی کە ئێستا هاتووە ئێستا تۆ چۆن نەتوانی بڵێ من ئەوە 12 ملیارد دۆلارم ئیزافە کرد بۆ موچەی خەڵک کە پاشەکەوت کراوە ئەسڵەن ئەمە تۆ بۆ حکوومەتێکیەکەی کە ئەو غەدری لە خەڵکی کوردستان کردو ئێستا تۆ تەوێ بیخیتە ملی عێراق وەکو چۆن ئێستا ئەڵەی پاشەکەوت لای حکوومەتی هەرێمەڵێ نەخێر لای عێراق حکوومەتی زۆر بە کورتی سوپاس دەکەم ئەوەی کە لە واژۆکان سەبوونمەوەی جەنابەت ئەو داواکاریت پێشکەش کردبوو ئەوی پەرلەمانتارەکانی تر ئەوەی کە حەلبوسی دەنووسێ بۆ لیژنەی دارایی ڕێکارێکی ئیداریە مانایەوە نیە کە ڕەزامەندی درراوە یار پەرلەمانتارێک تێبینە سەر یاسای بودجێ حەلبوسی دەڵێ بۆ لیژنەی دارایی ئەسڵەن شتێکی زۆر ڕۆتینیە ڕەنگە حەزمان کردوێ حەلبوسی واژۆیەکی بخاتە سەر بۆی لە لیژنەی دارایی نەڵێن ئەمە هەر شخصی هاتووە ئەسڵەن ئەوە وارد نەکراوە لە لای نووسینگەی سەرۆکی پەرلەمانی عێراق سادر و واریدی نییە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مینەسەکەی خۆی بووە
ئەو برادرەینەوەی نوێت چووە ئاوا خستوێتێ بەردەسی و توێت ئێمە مقتەرەحی منە بۆ موازنە بەڕێ سەرۆکی پەرلەمان نەیخوێندوێتەوە نووسێتی لیژنەی مالی ئەوەی منیشی نەخوێندوێتەوە نووسێتی لیژنەی مالی بەس من وجدانم چۆن ڕێمەدا بڵێم وەڵا بێم خەڵک بخەڵەتێنم بڵێم ئەمەی بۆ من بڕیاردا و ئەوە ڕەزامەندی دەربڕاونەوەی نوێ و چێ نەیکرد ئیمزا ئەخۆ من ئیمزام نەخستۆتە بەردەسی تا دوایی ئیتیهامی کەم کە ئیمزای نەکرد بۆیە عیب ئەم درۆ دەلەسە وەکو لە ڕابردووە درێژیان پێداوە دەبێنن باشە نیو خولەک چاوەڕێی خێر دەکەی بۆ خەڵکی کوردستان لەم پرۆژە یاسای بودجێ ئەوانەی کە خەڵکی کوردستانیان تووشی شەڕ و نەهامەتی کردووە لێمان بگەڕێن ئینشاڵڵا بەڵێ سوپاس دەکەم سوپاسی ئامادەبوون دەکەین کاتمان گرتی زۆر سوپاس بۆ کاک سۆرا عومەر کاک دکتۆر دەمێک کە ڕامان گرتی شتێکت هەبوو ئەگەر بیرت نەچوێتەوە تێبینێکەوە باسی بودجەی 3 ساڵی و کۆی خەرجیەکانمان دەکرد کەم بکرێتەوە بەڵێ طبعا تێبینیەکی گرنگە چونکە بەشێک لە میدیایش باسی ئەکا یان هەندێک وەسەتی اقتصادی و سیاسیش بەوەی کە ئایا ئەکرێ لەو وەزعەیە 3 ساڵ لەسەر بە یەک پاکێج بوجە تەصدیق کرێ من قسەم لەگەڵ هەندێک لە ئەندام پەرلەمانەکان کردوانی لە لیژنەی مالیەن و لە ڕووی علاقەتەوە علاقەمەی لەگەڵیانە بە تەکید ئەمە حەل کراوە چۆن حکوومەت بەر لەوەی پرۆژەکە بنێرێت لەگەڵ لیژنەی تایبەتمەند قسەی کردووە وەکو لیژنەی دارایی و گفتوگۆ کراوە لەسەرەوەی کە ڕاستە ئێمە ئەمانەیە بۆ 3 ساڵ بێت بەڵام هەموو ساڵێک شتێکی واکە ناو ئینەکەوە ئەو کاتی کە دەنگی لەسەر درێ هەموو ساڵێک پەرلەمان بۆی هەیە جارێکی تر مراجعەی یاساکە بکاتەوە بۆ نمونە لە ناو یاساکەیان نووسراوە سعری بەرمیلێک نەوت بە $70 خۆ بەرمیلێک نەوت بێ بە $30 ساڵی 2024 بۆ نمونە یان 25 ئەو کاتە حکوومەت زۆر ئەزیێبێ ناتوانێت هیچ بکات لەبەرەوە پەرلەمان جارێکی تر دێت تعدیلی تیاکە چۆن ئێمە هەموو قانونێکمان هەیە ئەتوانرێت هەموار بکرێتەوە وەکو یاسای انتخابات وەر یاسایەکی تر ئەمیش تعدیلەکرێتەوە و یان سعری $، یان هەر شتێکی تر لەو بابانەی کە لە ناو موازنەکەدا لەبەرەوە ئەمەش فاکتەرێکە بۆی بڵێن کە ئەوەی کە ئێستا حکومی عێراقەکە لە ڕووی دەسەڵاتی تەنفیزیەوە کە ئیدارەی دەولەیە واتە کوتلە گەورەکە و هەروەها ئەوەیشی لە ناو پەرلەمانەیە کە کورتکراوەی ئیدارەی دەولێر ناو پەرلەمانە لە سڵتەی تەشریعیە مصرن لەسەرەوەی کە بۆ 3 ساڵ بڕوە و ئەم 3 ساڵەیەش بە قەناعەتی من ئەوەیە کە ئەم حکوومەتەی سوودانی بتوانێت دەستی زیاتر کراوە بێ چونکە 3 ساڵی داهاتوو انتخاباتە بەپێی ئەگەر هیچ شتێکی تر نەیەتە پێشەوە بۆ انتخاباتی پەرلەمانی عێراق و کابینەی سوودانی 3 ساڵی کەی ماوە دەیەوێت دەستکراوە بێت چکە خۆ دەزانی مەسەلەی بوجە فقرەی ئەساسی بڕبڕی پشتی دەوڵەتەکەیە حکوومەتەکەیە ئەتوانێت کە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی تەعینات و لە ڕووی ئاوەدانکردنەوە و هەموو ئەو بۆشایانەی کە هەیە لە ساڵانی ڕابردوودا ئەگەر نیەتی هەبێ ئەوێت بەم 3 ساڵە بەس دکتۆرەوەی کە دوای ئەو تێبینیان جێبەجێ ناکرێەوە کە 3 ساڵە پسند دەکرێت چکە ژنیدارای تێبینیان هەبوو وەکو بڵێن کەمکردنەوەی کۆی بودجەکە دەتوانن ئەمە بکەن وەلەگەڵ کورتێنانیش دەڵێن کورتێنانیش زۆرە لە سەدا بۆ 4 تریلیۆنە لە 18 ناکە بە یاسای ئیدارەی مالی نابێت لە 3 زیاتر بێت کاک حەکیم بەپێی دەستور بەپێی دەستور ئەو پرۆژەیەی کەیەتە پەرلەمانەوە پرۆژە یاسای بودجە کە دێتە پەرلەمانەوە و خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێ بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە بۆ حکوومەت ئەمە یەک دووهەم 1 دیناری عێراقی بۆ زیاد ناکرێ بەڵام ئەکرێ مناقەلەیتیا بکرێ لە بابێکەوە بۆ بابێکی تر و هەروە ئەکرێ کەمکردنەوە لە شوێنێکەوە بکرێ بگوازێتەوە بۆ شوێنێکی تر یعنی ئێستا ئەکرێ بۆ نمونەها لە دوێنێەوە باسیەوە کرێ کە پشکی هەرێمی کوردستان کە 16 تریلیۆن دینارە بەرز بکرێتەوە بۆ 21 تریلیۆن دینار مستەفا سەنەد دوێنێت تەسریحێکی واییاوە ئەمە ئەکرێ بەڵام چۆن خۆ ئەمە نایەن 109 تریلیۆن دینارەکە بکەن بە 200 ئەو نا دێن لە شوێنێکی ترەوە کە حسابی ئەکەن طبعا ئیشی لیژنەی دارایی چی ئەمەیە یان لە وەزارەتێک یان لە دەستەیەک لە سێکتەرێک لە محافەزەیەک لە بوارێکە ڕەنگە لە ڕێەکەون لەگەڵ حکوومەتە
کە ئەمە جارێک تەخیر بکرێ بۆ ساڵێکی تر یان بۆ کاتێکی تر بەڵام پشکی هەرێم لەبەرەوەی ڕێککەوتنێکیان هەیە و بەشیان ناکا بۆی ساکرێ ئەمە بۆ نمونە باسم کرد من ناڵم بەیانی ئەکرێ بە 21 باش ینی 16 تریلیۆنەکەش بێ هەر زۆر باشە زۆر باشترێ لەوەی کە لە ساڵانی ڕابردوودا خۆمان بەس دکتۆر بۆچی نەتوانراوە ئەو ئامارەی وەزارەتی پلاندانان نزیکی لە 14 ئەوە جێگیر بکرێت سەر 12 هەرچەندە ئێستا بڕەپارەکەش زۆرە خۆی مەسەلەی تریلیۆنەکە بە زەگەر نزیک 14 بە زیاتریش دەبوو کاک حەکیم کێشەی ئێمە لە کورد بە تایبەتی و عێراق بەگشتی بریتە لە نەبوونی ئەحسا یعنی ئەوەی من لە خەیاڵم بێ هێشتا ئێمە هەر نەچوو بووینە پەرلەمان لە 2014 هەموو ساڵێک باسی ئەوە ئەکرێت کە پێویستە سەرژمێری گشتی بکرێت لە عێراقا سەرژمێری گشتی زۆر مهمە هەر نەک بۆ مەسلەی سێکتەری اقتصادی و بۆ مەسلەی بۆ بەرهێنان و خزمەت گوزاری و ئەم جۆرەشتانە دابشکردنی داهاتوانە لە ڕووی دیموکراسی شەوە مهمە یعنی تۆ بۆ کاتی انتخاباتەکان زۆر جارێمە کێشەیەوەمانە تەزویرێکی زۆرەکرێ بەهۆی نەبوونی سەرژمێریکی تەواوە ئەوە نییە باسی ئامارەکانەکرێت کە چەندێک مردوویتیایە و چەندێک کەسیتیایە کە هەر وجودی نییەوەمانە یاعی مەبەستم بە عام هەموو ساڵێک ئەمە باسەکرێ بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە ئەم سەرژمێریش کێشەیەکی گەورەیە بۆ هەرێمی کوردستانی و بۆ عێراقیشەوە تا ئێستا ئەگەر بە پێی ئاماری وەزارەتی تەختیتی عێراقی بێ ئێمە نزیکەی لە ساڵ 14 حەسەکەی ئێمە بەڵام ئەو ساڵی کە کێشەکانی هەرێم و بەغا قوڵ بۆتون بۆ لە سەردەمی عبادیەوە بوو بڕیاردرا بە کرابە لە ساعت 12 باشە بەزەوەی کە پشکی هەرێمەکە دکتۆر ئێستا قسە لەسەرەوەی موچەی خانەنشینی بۆ نمونە هاوتای عێراق بکرێ نەوت و غاز ببەسترێتەوە بە عێراق لێرە پلە بەرزکردنەوە دەست پێ بکات ئەگەر ئیدارەدانێکی باشە بێت دەتوانرێت خۆی لە ڕاستی پێ بکرێەوە چۆن ئەڵێن ئەوەی نەگەوەی جەنابەت یعنی ئێستا من بۆ نمونە بۆ باسکەم زیندانی سیاسی باش یعنی هەمومان ئەزانین کە زیندانی سیاسی لەم کوردستانە چی بەسەر نەهاتووە یعنی وەکو شەهیدێکی زیندوو وایە معقولە لە هەرێمی کوردستان 500,000 وەرەگرێ لە بەغا و لە چوارچێوەی حکوومەتی عێراقیە زیندانێکی سیاسی 1,300,000 وەرەگرێ ئەی بۆ ئەمە هاوتانەکرێ لە کاتێکە ئەگەر موبەڕیرەوە بوو بێلەوە پێش ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خۆمان نەوتمان فرۆشتووە و پارەی نەوتەکە کەمتر بووە و کرێی داهاتی کۆمپانیەکان زیاد پێویست لە سەرمان بووە و یان سعری نەوتی هەرێمی کوردستان 20 دلارێک 22 دلارێک کەمتر بوو خۆ لەمە دووە ئەوە نامێنێت ئەوە تا ئەمڕۆ محەممەد شیع سوودانی ئەڵێ نەوتیش نەفرۆشێت یعنی ڕێکەوتنەکە جارێ نەوت هەناردە نەکرێتەوە ئێمە پابندین بە دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە کەواتە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە عێراق بکرێ ئەوەی هەموو بەڵێ خانەنشینمان هەیە کە سوکاری شەهید و ئەنفالکراومان هەیە و هەروەها وەکوتم زیندانی سیاسیمان هەیە پێشمەرگەمان هەیە ئەمانە هەر هەمویان غەدریان لێ ئەکرێ یعنی ئەفسەرێکی عێراقی بۆ ملیۆنێک زیاتر وەرەگرێ بۆ پێشمەرگەیەک 500,000 وەرەگرێ ئەمانە لە ئەنجامی تەراکوماتی سیاسەتی سەقەتی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و سیستەمێکی سەقەت بەڕۆی بردووە بۆیە بۆ نەوت و غازەکەش دەبێ وابێ مادام تۆ بڕیار دراوە و لەوێ هەرزانە غاز بە هەمان شێوە نەوتی سپی ببەسترێتەوە بە هەمووی ئەبێ دەستکاری بکرێ و چاک بکرێتەوە سەر لە نوێ بەڵام مەرج نییە بڵێن تۆ ماڵێکی تر ئەمانە هەمووی چاکەکرێ ئەگەر ئەم ساڵی چاکسازی بێ بڕیار وابێ لەوە چاکسازی لە چیە چاکسازی هە لە ئیدارەدانە لە پێتا چوونەوە بێ بە سیاسەتی سەقەتی ڕابردووی خۆماندا ئەوەی کە پیانەوت ئابووری سەربەخۆ و ئەمەم ئاشتی هەورامیە هات ئەم وڵاتی وێران کرد ئەگەر بڕیار وابێ ئەم حکوومەتی هەرێمی کوردستان کە من ئومێدم هەیە ها سەرەتاکانی ببینم ئەوە حکوومەت خۆی قانجازەکە خەڵک قانجازەکە وڵاتەکە بەرەو پێشەوە ئەچێ خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستانە ئەبێ ئینتیمای هاوڵاتی بوون لای خەڵک زیادەکە و گەنجی کورد سەری خۆی هەڵناگرێ کەسابەتە کرێتەوە هەلی کارەکرێتەوە مامۆستای زانکۆد مامۆستا کە ئەوەی کە ماجسێری و دکتۆرا هەیە تاعین نابێ بەڵام ئەو کاتە تاعین نەبێ وەکە گەنجێکی زۆر کەواتە هیوادارین یعنی لە وەکو چۆن سەرەتایە ڕێککەوتووە لەگەڵ بەغایە نەوتی ڕادەست کردووە و لە ڕێگەی سۆمەوە ئەم نەوتەی نەبێ ئەبێ ئەم قۆناغ بە قۆناغیش حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکە بەم چاکسازیانە ئەم ریفۆرمانە چاکە سیاسەتەکانی پێشووتر و سیستەمەکە لەکووا خەلەلیتیا بووە ئەبێ جارێکی تر پێدا بچێتەوە ئەمە معنای وانە کاک حەکیم معنای وانە ئێمە بڵین
بەغا شامی شەریفە یان سیستەمی ئەوێ زۆر سیستەمێکی ئەوروپی و عەدالەت و ئەمانەیە بەڵکو لەم مەجالانەیە هەر هیچ نەبێ هاوتای ئەوی لێ بکات لە ڕووی ئەوە گەرنا ئەزانین بەغاش پڕە لە گەندەڵی و لە نەعەدالەت و کۆمەڵشتی ئەی بۆ دامەزرانی سەر بۆ ناوچەکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراق بۆ وەزارەتەکان دانراوە دامەزر نابێت لە هەرێمیش دامەزران دەست پێ بکاتەوە بەڵێ ئێستا باسم خەڵکێکی زۆر ینی بێکار هەیە لە 2014 زیاتر لە 200,000 دەرچووی دامەزراوە حکوومەتی هەرێمی کوردستان مادام لەمەوە دووە کە ئەیەوێت مەسلەی بودجە یان موچە ورتر بڵین بودجە بەش سوورە عامەکەی ئەیەوێت ئەم کێشەیە لە کۆڵخۆی کاتەوە و نەوتەکە تەسلیمەکە ئەمانە هەر هەمووی ئەو با بڵێن سیاسەتی تەقەشوفەی کە چەند ساڵێکە خەڵکی کوردستانی گیرۆ دەکردووە بەهۆی ئابووری سەربەخۆ یعنی لە هەموو ڕوویەکەوە کە بۆتە هۆی بڵاوبوونەوەی نەعەدالەتی وەکوتم کە بۆتە هۆی بڵاوبوونەوەی بێکاری هەژاری دەردەسەری دانەمەزراندن هەموو ئەمانە بەوە نەتیجەکەی دەرەکەوێت کە ئەگەر بێت و دەستکاری ئەمانە بکە خۆ ئەگەر نەوتبا بە بەغا و موچە لێەوە بێت و هەموو شتەکانۆک و خۆی وابێ و مامۆستا چەند ساڵ کەنجێک تەخەڕوجی کردووە تاعین نەبێت و هەروەها وەکوتم لە خانە نشینانە زیندانی سیاسیە کە سوکاری شەهید و ئەنفالکراوەکانە ئەمانە ئەبێ وردە من ناڵێم لە ئێستەیە ئەم سیاسەتە ئەگەر بەردەوام بێ حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەمانش بکات باشە چوار خولەکەیان ماوە بە کوردی سوپاس دەکەم ئالەتی جێبەجێکردنەکەی کەی دەکەێتە بواری جێبەجێکردنەوە بۆ مانگی 6 بودجە پێ دوایە دەچێتە بواری جێبەجێکردنەوە خۆی لە ڕاستیە با شتەکان ڕوونکەمەوە ئەوەی کە پەیوەندی بە بودجەوە هەیە طبعاً بودجەیەتە ئەنێرێت بۆ سەرۆکایەتی پەرلەمان لەلایەن حکوومەتەوە کە ئەنێرێت سەرۆکایەتی پەرلەمان دوای دراسەکردنی ئەینێرێ بۆ کوێ بۆ لیژنەی مالیە دراسەکردنی بۆ چکە ئەوانش مستەشاری مالیانەیە و دایرەی مالیژ لە دایرەی قانونی هەیە لە پەرلەمانە عایدی ڕێاسی پەرلەمان کە ئەچێتە لیژنەی مالیە دوای ئەوە حازرە بۆ ئەوەی خوێندنەوەیەکەی بۆ بکرێ خوێندنەوەی یەکەمان تێپەڕان هەفتەی پێشووتر لە دوێنێشەوە دوای ئەوە بە چەند ئەبێ لە 2 ڕۆژ کەمتر نەبێ خوێندنەوەی دووەم ئامادە ئەبێ ئەمەکەی ئامادە ئەبێ بۆ بودجە زیاتر ئەو کاتێک کە لیژنەی مالیە تەقریرەکەی حازرەکە ئێستا لیژنەی مالیە دوێنێشە و تەقریری حازر بوو خوێندیانەوە و لە دوای خوێندنەوەی تەقریری لیژنەی مالیەوە هەموو ئەندامێکی پەرلەمان بۆی هەیە مداخەلە بکە چی هەیە بیڵێ چی لە دڵیایەتی کە شوێنەکەی محافەزەکەی ناوچەکەی هەمووی ینی بیرمێمە هەموو ساڵێک لە بودجەیات کوردەکان زۆربەی مداخەلەیەکەوە عەرەبەکانیش زۆربەی یعنی ئێستا حالیان بە پێی معلوماتی من نزیکەی 200 کەس ناوی نووسیوە بۆی مداخەلەی خۆی بێ و قسەی خۆی بێ بۆی بێتە ئەرشیف داوا کاریە ئیداتە لیژنەی مالیە کاتی پەسەندکردنی ئێستا ئەگەمە ئەوەش لیژنەی مالیە کە ئەم شەو ئەگەر تەواو بنیان بەیانی ئەیتر ئەوان تۆپەکە لای لیژنەی مالیەیە ڕەنگە بەلایانی کەمیەوە 3 هەفتە بۆ 4 هەفتەی پێ بچێ و لە دوای ئەوە هەموو ئەم ملاحەزاتانە طبعاً لە ماوەی ئەم 3 هەفتەیە لیژنەی مالیە پشووی نییە هەمووی مناقەشەی ئەماکات ئەو مناقەشەی ئەو ئینانەی کە لە ئەندام پەرلەمانەکان و لیژنەکانی ناو پەرلەمان و لە فراکسیۆنەکانیان وەرگرتووە ئیزافەتەن بۆ ئەوە کۆبوونەوە ئەکا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ محافزەکان لەگەڵ سەرۆکی دەستەکان لەگەڵ وەزیرەکان لەگەڵ بریکارەکان هەمویان بۆ چاککردنی ئەوەی ئەو ئالیەتی کە هەیە لە ئەخیرائەن من بە قەناعەتی من تەسەورەکەم لە دوای جەژن بە 15 ڕۆژ تا مانگێک لەو بینەیە یعنی نزیکی 1.6 ئەو کاتانە دەنگ لەسەر پرۆژه کوتی ناکۆکی پارتیوکێتی کاریگەرنی لەسەر بودجە باوەڕ ناکەم ئەمە شتێکە لە عێراقەوە کاریگەریەکە چییە یەکێتیش کە ئێستا هەرچەند بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کراوە خۆشحاڵی خۆیان بڕیوە دەربڕیوە بەرامبەر بەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە و ئەبێ هەموو کەسێ خۆشحاڵ بێ ئەوانەی بە تایبەتی کە ڕەخنەمان هەبووە بێ چۆن ئێسەکە ئەو ڕێکەوتووە ئەبێ هانی بدەین بۆ ئەوەی زیاتر پابند بێ پێوە و جێبەجێکە ئەویش بە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان پشکی پارێزەکان بە پێیژماریدان شۆن دابەش دەکرێت قەدر لە ناوچەکان ناکرێگر بودجە من وەکوتم لەبەرەوەی سەرژمێریەکان تەواو نییە حتمما بەڵام هەر هەنگاوێکی سەرەتایی و ئیجابیە ئەکرێ لە ساڵی داهاتوودا جارێکی تر سەرژمێری بکرێ و جارێکی تر وەکوتم لیژنەی مالیە بۆی هەیە تعدیلی پرۆژه یاساکە بکاتەوە کاتە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاویس سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاسیش بۆ کاک سۆران عومەر کە پێشتر لەگەڵ هەموو سوپاس بە بینەرانی بەس سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ